لە ماوەی کەمتر لە 24 سەعاتدا دوو منداڵی تەمەند 2 ساڵ و 4 ساڵی خێزانێکی ئاوارەی ڕۆژاوای کوردستان بەهۆی کەوتنەوەی ئاگرێک لە باڵەخانەی هۆلیوود کە پاسەوانی بیناکە بوون گیانیان لەدەستدا. دوای ڕووداوەکە دایکی دوو منداڵەکە بە قوڕێکی پڕ لە گریانەوە هاواری بۆ منداڵەکانی دەکرد و دەیوت لە ڕۆژئاوا لە ترسی ژیانمان هانامان بۆ باشوور هێنا، بەڵام لێرە دوو منداڵەکەمم لەدەستدا. من ملالی خواهی پاکورێک و پێکی من تیشە دەکردم، من ملالی خواه بەردا بینایە ملالی خواه کوشتندا. چه بکەم؟ چی پێ بڵێم؟ دوو گوڵی منێ ملالێکی من کەچی من 4 ساڵە لە ملالێکی من کوڕێکی من ساڵێک و 7 مانە. چی بڵێم؟ ئێستا ملالی من تێنکە چی ڕەوانگەم؟ ئەگە گڵەکەراکە و ڕەوانێکم بگوزەوە ڕەوانگەم. ئەگە چێ پێ بڵێم؟ چێ پێ بڵێم؟ ڕۆشتماوە بینایەکەم ملالی خارەوە کرد. چێ بکەم؟ چێ بکەم؟ بەس قسە بکەن چی بکەم؟ لەبەر ژیانی حەلەبی هاتمە ئێرە، هاتم ملالی خای پاکی و ڕێکی و پێکی چاکەم. ملالی خا من ڕێکە چیکەم؟ چی قسە بکەم؟ چی؟ خێزانە نیشتەجێبووەکانی تەلارەکە باز لەوە دەکەن ئەو خێزانە گوزرانیان خراپ بووە، هەموو هەوڵێکیان بۆ بژێوی منداڵەکانیان بووە، بەڵام کەم تەرخەمی لە سەلامەتی بیناکە ئەو دوو منداڵی کردە قوربانی. ئێستا ژەوتە لە دوێنێەوە 2 ڕۆژە شوقە سوتاوە ئەم کابرایە نەهاتۆ بەلای ئێمە. ئێستا ئێمە هەمووی لە محافەزە بووین، هەڵێ بابەت چیتان لێ بکەین؟ ها؟ بۆ نایان بە هاوارمانەوە ها؟ مردەکەی ئیشیە کرد لەبەر جادەی ئۆرزیا پێڵاوی چاکە کرد، ئەوت پارە نییە، حتا پارە پێڵاوەکەش نییە بێم بەنانەکە بۆ دوو مناڵەکەم چی بکەم؟ مەجبورم بێم ناو ئەو بینا پاکەوکەم و بتوانم سکی ئەو دوو مناڵم تێر بکەم. بەسکی من دوو مناڵەکەم تێر بە هیچم ناوێ. ئەحمەد ئەگەر شتێکمان ئەیا بەدەست ئەو باوکی ئەو مناڵۆ یا دایکەکە ئەیوت نان خۆی نەیە خوانە یا بە دوو مناڵەکە ئەی خوانەیوت باوان برسیان نەبێت. ئەیوت بەس مناڵەکانمەوێ ئەم ئافرەتە وتی من ئەترسم نەمبینە ئەم مناڵانەم شتێکیان بەسەر بێت. فەریدە قەینا کە تەحەمولیکە ئەحمەد بۆ تۆ گەڕایتەوە بۆ ناو ئەم بینا کێشەی هەیە. وتی چی بکەم؟ برسیمە خۆ ناڕمە سەر جادە، کەس یارمەتیم نایە، هیچ کەسە یارمەتیم نایە، هیچ شتێکم نییە، کەسێکم نییە لێرە، غەریبم تاماوم، هیچ کەسێ نەهاتە دەمیانەوە. ئەوە ها خۆیشی لەو قادرمانن لە 122 قادرمەیە هەموو ڕۆژە پاکە کردەوە باوکەکە بەخاترەوەسکی دوودانە مناڵ تێرکە، بەس دوودانە مناڵ شەو ناخەوتا بەیانی ئاگای لە کارەبەوە ئاگای لە مەوزوعی ئەو بینا بوو، هۆکە ئەویش دوودانە مناڵەکەی نەتیجەکەی ئەوە بوو. دوای ڕووداوەکە وەک نیشتەجێبووانی بیناکە دەڵێن هیچ کەسێک تا ئێستا بەدەنگیانەوە نەهاتووە و بەرپرسانی ئیدارەی خۆجی سلێمانیش پێیان وتون تەنها دەتوانن سزای دارایی خاوەن بیناکە بدەن و ناتوانن هیچ سزایەکی تری بدەن. ئەحمەد و خێزانەکەی لە تاو خراپەی دۆخی ڕۆژاوای کوردستان و بار و گوزرانی خۆیان هانایمە باشووری کوردستان هێنا بۆ ئەوی هیچ نەبێت لێرە بتوانێت ژیانی دوو منداڵەکەی دابین بکات، بەڵام بۆ هۆی کەم تەرخەمی و نەبوونی مەرجی سەلامەتی لەو بینایی کە تێدا کاری دەکرد لە ماوەی 24 سەعات کەمتردا هەردوو مناڵەکەی لەدەستدا. دوای لەدەستدانی منداڵەکانیش دەڵێت هیچ شتێک قەرەبووی گیانی منداڵەکانی ناکاتەوە. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.